جبو هر نخوشیه که یان جی ویروسه که برانبری و خدای مزن چارسری جی جبو دانایه. چارسری ویروس داعش پیشمرگه. افرو باشترین درمان جبو ویروس داعش لشنگال و دوروبرین و هاتی آماده کرن. پێش ئەوەی هێرش بکرێت پلانێکی تۆکمە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شنگال دانراوە. پلانەکە لەلایەن فەرماندەکان بۆ پێشمەرگەکانشی دەکرێتەوە و خۆیان ئامادە دەکەن بۆ هێرشکردن. الڤیرەخی فەرماندا دهوکە گەل لەشکرێ تایبەت و گولان و هێزا تایبەت. الڤیرەخی دی زێرەوانیە گەل لیوە هەشت 400 نەفەر لیوە هەشت 300 نەفەرش لیوە 4 105 نفر شلشکر تایبت دو دیال جنگه و دیال 2000 نفر زیروانی و زیاده تری 500 نفر جی احتیاط. جوری جی فرمانده او دیا یا شنگاریه و دیال یو 12 او دیل چای نخاری الوری. ئەم پێشمەرگەیە بۆ زیاتر تێگەیشتن سەیری پلانەکە دەکات. بۆ زیاتر بیرکردنەوە ناوە ناوە دووکەڵی قەنەکەی هەڵدەکێشێ و بڵاوی دەکاتەوە. پێشمەرگەکان بە تەواوی خۆیان ئامادە دەکەن. بانگی بەیانی دەدرێت. بەشێک لە پێشمەرگەکان پێش هێرشکردن خۆیان ئامادە دەکەن و هەندێکیشیان ئەرکە ئاینیەکانیان جێبەجێ دەکەن. الله أكبر. الحمد لله رب العالمين. أشهد أن محمدًا رسول هێرشی زەمینی بۆ سەر قەزای شنگال دەست پێ دەکات. هێرشەکە زۆر هێواشە بۆ ئەوەی پێشمەرگە بەبێ زیانی گیانی شنگال کۆنتڕۆڵ بکەنەوە. تیمەکان ڕێگە خۆش دەکەن بۆ پێشڕەوی پێشمەرگە. شامبەشانی پیاوان پێشمەرگەی ئافرەتیش بەشدارن لە کۆنتڕۆڵکردنەوەی شنگال. پلانا اپراسیون شنگارش لای جناب سروکی و هاتو بود دارشتن و فرمان اشلای جنابی و هاتو بود کرن
گفت پلانا بیتا جیبجه کرن لای روش حالات شنگاره یعنی هر جای بیبشور تلشور و حتی گولات و گیری عورا و بیر عورا الویری هات دست بکرن لای روش حالات و عندك هزي ديجي هاتبونا بجدار كرن وكي هزي بشتوانية يتلشكر طيبات دو ليوان مشترك لجين حساس وجرنج و اوانا لدو محوران دا قوات زيراباني بون المحور بيري عبرا همي هزي زيراباني بون لغولات هزي زیربانی بون بس پشتبانی جی لجل دابو بجدار بون و بده بابا و بمدر و بهندسی و شوابی تو ایدی معاملات چیمانتو الویلا دا حتی شنگاره هزیت زیربانی دیسان دوری خود دیتن اف عملیات جلکا جرم بوجه همیل لاکی و انزانن یعنی امیتا و جلک سراتا بحث کرن لیبو ما عشقک بو پیشمرگی چونکی جلج ظلم الوی خلکی هات بو کرن یکل وی دوره دا و دیدی تریجی آخا کردستان دیسان و جریا سر باشوا کردستان جاری دی و او خلکی کو آواره بویه در بدر بویه اواناجی فرصتا که جلکی باشه کو بین لجه خدا جیان بکن داعش لە هەموو شوێنێکی شنگال و دەوروبەری بۆمبی داناوە بۆ ئەوەی ببنە ڕێگر لە هێزەکانی پێشمەرگە بەڵام پێشمەرگە وردە وردە لە شنگال نزیک دەبێتەوە. أو تعدى أو ظلم أو خرابي أو اغتصابا ناميسي وهاتي كرنا ناميسي هاتي كرنا أو سرجي أو سلطنا خلقي ومالت خلقي دا ل هزم پیشمرگین کردستانه لشکر کردستانه او دور دیتن کو هیچ رنگی که تشتکی کو دربی اخلاق و دربی قانون و دربی مروواتی انجام ندن اویجی صبر کو تحمل کا زیاده دبیتن لی ابتن کرد و پیشمرگه دشن وی اخلاقی پیرو بکن دوای بردومانێکی شڕی فڕۆکەکانی هاوپەیمانان داعش ورەی نەماوە و هەوڵی دەربازبوون دەدەن لە نێو شنگال. داعش هیچ دەرفەتێکی ڕزگاربوونیان نەماوە بۆیە بە ئۆتۆمبیلی مینڕێژکراو هێرش دەکەن بەڵام پێش ئەوەی بگەنە ئامانجەکانی خۆیان دەبنە ئامانجی پێشمەرگە. مدوێتن ئەس ئیشارەت پشتێکی بدەم کو پڕاستی ڕۆلێ هەرە گرنگ هەبووی vê pêşveçûnê da ev pêşmerge bû ev vê gavê birîndar piraxmeve navê zîrek pڕاستی wekî nasnavê xwe bû ku sayiqê şeferê ye çên bêjim heştê sadê rohewa pêşmerga parast evt ku îndîharî hatiye ku îndîhariyekî xwekuş wekî dibêjin heku çi destê xelkê tirsinûk da nemînîtin hindekî şolê kirêt dikin ew jî êkî ji wereqê destê wa damay întîhariya tinêrin întîhariyek hinard lê xweşbextane zîrekî mawekê gelek Kurda ku rastî xeyalî bû şiya cadê bigirîtin û hevala hemiya remyeka dijwar lê kir û nehêla ew întîharî bigih heta hevala xweşbextane ewî xwe peqand û xwe kuşt û hevalet me jî hemî silamet bûn. Rastay bûn hemûjî dest pê kir ew wexî dat heta Mîlanê lehek kirî baş bî Mîlanê lê da û دوازدەی یازدە ما هجوومە خۆل محورێ هەردان بۆ ئەو جێک و هەری دژوار بوو ku gundê golata û têt bo mefreqa şebabît me dest bikir. Ev rastî vê herişê da gelek karên terorîstî û xwekujî û karê tirsinokiyet wekû peqandina mayna û evane hebûn
کو بدست و بازوی پشمرگت قهرمان یت هزایه که روش آوا همی هاد نپوچل کردن و شرکه گره گران پشتی کو تیما هندسه جی بلال بیر نکن کو اوجی تدا بجدار بم راستی رول خوی قهرمانانه هبو یه فرمانده پشمرگه زیروانی حوالت ما شیان پشتی 5 ساعت شر بردوام شر کولانا گنده گولات دست تروریستان داعش در بین و زیده 20 کلا خطوان کدن جیر دست پشمرگه مایت قهرمان جانگو اگه زحمت حتی مفرقه ورده دوای کۆنتڕۆڵکردنی هەموو گوندەکانی دەوروبەری شنگال تۆقکردنی داعش لە نێو شنگالدا ڕۆژی دووەمی ئۆپەراسیۆنی شنگال دەست پێ دەکاتەوە. ئەمە چوارڕیانی ئۆم شەبابیتە و پێشمەرگە لە پێشڕەویدان هەرتیمە و ئەو کاری پێی سپێردراوە ئەنجامی دەدان. پێشمەرگە لە کارگەی چیمەنتۆ نزیک دەبنەوە. ڕوبەڕووبوونەوەی کەم لە نێویەکێ لە باڵەخانەکانی کارگەی چیمەنتۆ هەبوو لەلایەن داعش بەڵام پێشمەرگە سەرکەوتنی بەدەستهێنا. هەر شوێنێک پێشمەرگە کۆنتڕۆڵی دەکات ئاڵای داعشی لێ دەهێنێتە خوارەوە. ئەو ئەبوبەکر بەغدادی ئیسلام نییە کورد ئیسلامە بێ ئەخلاقیان ئەخلاقی ئەوەی ئەوان کردیان لەگەر عالەمی لەگەر ئیسلامەتی ئەگەر پەیامەت هەیە لە فەرماندەی پێشمەرگەی سێنەزان وڵی شانازی خۆشترین ژیان ئەوەیە ژان بەخشینە لە پێناو خاچی پیرۆزی کوردستان لەخوا بەزیای بەشکور ئەو خوتەی کە دانرابوو کە مهمترین شت ئەوەیە خوتەکە ڕاستە تۆسێ دواکە و بەڵام بفعل وەکو فیلمێک خۆماتەوە وەرچاوەڵی کە تۆ بۆ شەرحکردم فعلەن وا دەرچوو دەستی هەموو لایە خۆش بێ و بژی کوردستان و شنگالی کوردستانی ژەوا ئازاد کراو ئینشەڵای کەن بە محافظەش پیاو مەسئول یەکەمیان اینجا دوایەوە عەمی دەستکردن باشی ئێرە ناوچەی دۆمیزە کە دەکەوێتە سەرسنووری سووریا و هەرێمی کوردستان لە لای شنگالەوە. پێشمەرگە لەو ئۆپەراسیۆنەدا تاوەکو ئەو شوێنەی لە دەستی داعش دەرهێنا. کە ئەم جستۆی لێبوورین بەرەف شنگالێ چوین ژووردا ئەمریکا شارع ئێرانە چوین خواتێن دژی جگەلێک لایەن چوێ ئینشاڵ نێزیک ئەنجامی سەرکەفتنی دەگەین لە خەڵکی خۆ. داعش
زۆربەی خانووەکانی ناو شنگالی بۆم ڕێژ کردووە. ئێستا تیمەکانی مین هەڵگرەوە دەیانەوێت پاچی بکەنەوە بۆ ئەوەی نەبێتە مەترسی لە سەرجانی پێشمەرگە. ألبانيا تويجي متطرفين. ئەم جارە شتێکی کە نوێ هەبوو لە عوانێکە دایاندەنا داعش گۆڕانکاریان کردبوو مەسڵیان دانا بە فڕیاندا بوو وەکەوە مەتروک بێت خدعە بوو دانیشکیان لە تەنیشتی دانابوو کاتێکە لەوە دەرباز دەبووی بەدوونە عوایری زراف دایاننا بەدوو وایری زراف دایانە ینی زۆر بە زەحمەت دەتبینی حتا جیازی کاشفێش کەشفی ناداکرد ئێمە توانیمان ئەو عوانە هەمووی پوچەڵ بکەینەوە زۆر بە ئاسانی بەسەرانە دەرباز بین. أبا جين تويلين سيارين وانا دم الرافين أفانا نگشتينا چين خوجي قال خوب رافينا. شەکدارانی داعش پێڕانەگەیشتون جانتاکانیشان لەگەڵ خۆیان ببەن ئەگەرچی دەڵێن جگەرە حرامە بەڵام چرخ و پاکەتی داعش لە شنگال بەجێماون. ئەو گوڵەوەی هەندێک و داعش بنا کوشتن دڵخۆکەن على ساز دەچنە بەحشتی بەس درود کە نۆش لە بەحشتی دەچنە جەهەنەمێ. تیمی پزیشکی بە هەموو پێداویستیەکانیانەوە ئامادە بوون بۆ چارەسەرکردنی بریندارەکان و دەرمانکردنیان. ئەو ئۆپراسیۆن پێک دەهات سێ مێحوارە وەکی کو هێڕەش کردی مەژێ تیمێت خۆیت پزیشکی کردنە سێ بەش و گەل هەر سێ مێحوارە مە هەنارتن گاڤا کو پێشمەرگە داخل بی داخلی وان گوندابی و داخل شنگالی بی خەلکی مەدەنی ژید گەل پێشمەرگەی داخل بی و عبوات خەلکی مەدەنی و پەقین بەرهەندێ مەزیاتر هاریکاریا خەلکی مەدەنی کرد چونکە بریندار و ئەوانە هەبین و پێشمەرگە الحەمدولله زۆری بسەلامەت بی بەرهەندێ مەزور هاریکاریا و خەلکی مەدەنی کرد. جگە لە تیمەکانی هێرشبەر تیمێکی دیکە کە چێشتێنەرەکان بوون ڕۆژانە لە بەیانی تاوەکو ئێوارە خەریکی ئامادەکردنی خواردن بوون بۆ ئەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی جەنگدا بوون. ئێمە ڕۆژانە لێرە خواردنی نزیکەی 4,000 کەس ئامادە دەکەین بۆ سێژەم ڕۆژان یەکەم و دووەمی ئۆپەراسیۆنەکە توانیمان 4 جەم خواردن ئامادەکەین بۆ هێزەکانی زێرەبانی چل تەباخ و بەردەست کاری چێشتێنان دەکەن تەباخەکان بریتێ لە تەباخەکانی سوپای 1 سوپای 2 سوپای 3 هێزیەکی ڕۆژ هێزی 2 ڕۆژ بەتالیۆنیش سەربەخۆ بەتالیۆن 2 سەربەخۆ و بە نزیکەی 33 سیارەی تایبەت ئەو خواردن دەگوازرێتەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی زێرەبان لە بەرەکانی جەنگ ڕۆژانە ئێمە سەعات 9 بەرەبەیان خواردنی نیوەڕۆمان حازر کردو و دەست بە تێکردنەکەن لە قاپی سەفەری و بۆ خواردنی ئێوارانیش سەعات 2 خواردن حازرە و تێدەکەین بەڕێ دەکەین بۆ بەرەکانی جەنگ ئەو خواردنەکە ئامامە دەکەین لە بەڕێز لیوە عەزیزوێسی تا ئاخر پێشمەرگە یەک زۆرە خواردنە هیچ جیاوازێک لە زۆری خواردنەکان ناکرێت. ئاوارەکانی کوردانی SD لەسەر ڕێگەن و دەیانەوێ بگەڕێنەوە شنگال بۆ ئەوەی هەر هیچ نەبێت دوای زیاتر لە ساڵێک شنگال ببیننەوە.
ئەوان هەرگیز ئەو زۆرداریانە لەبیر ناکەن کە داعش بەسەری داهێناون. بەڵام بەهۆی وێرانبوون و مەترسی بوونی تەقەمەنی و بۆمبی چێنرا و ڕێگە بە خەڵکی شنگال نادرێ تاوەکو پاک دەکرێتەوە. ئیباری هاتن کوڕێ مختێر دوو گرۆک لێدان و ڕەڤین چوو هەر دهۆکەیە هێ لە قەستەخانی بایم هات کوچەک و ئەف زایرەتە نەگووە کومەوە بکوژن مەبازە ئەمل ئالیە ژۆری بوون ئێژێری بوو ڕەقەڕەقا گرۆکە خودێ هەتا مەبهەوی و تشت و موبایلت خۆش بیرکردن ما بازدە تو ترسیای؟ جداشە پێشمەرگە؟ هێ لە پێشمەرگە چاوەدی کەیفەتات؟ دەنگی و خۆشە دەنگتە خۆشە سترۆنێکی بێژەم دەڕقس خلق شنقالهم بشي قاعد يدخل في الفيدرين وقتها ما دي بدر خوش بقالك انه دلما همات شوت يختم فرد بينن بس شير خوش مرتاح هذينا ولا تيخ مرتاح اخا مال الفيدري مرتاح هارق يسرا اخو مرتاح مد في الشنقال يعني هاتي مساعده مقر سر شافا هاتي بشر بكم لدي مساعده مقر سر شافا مد في الشنقال يعني بسر اقليم gelek cihindî wekom vî cihîn dibînin hatîne wêran kirin belê me erd bi destxoveyîna armanca me erd bû avadan înşallah di berdewam bît. بله خلقی شنگالیم 4 سال است پیشمرگم 4 سال است هیوا خودی چاقی گم هاتین بری گم شمراسی خوش بوگل خوش بو پاماتی بینید شنگ نمایا ما عرضه با بنای همو پشتوا همو تنتی نه بنای همو تنتی گرینه همو نمد به شنگال بیا محافظه و سر حریم کردستان و بیو اما بدی براستی دوای کۆنتڕۆڵکردنەوەی شنگال کوردانی SD دەیانەوێت ئەو قەزایە بکرێتە پارێزگایەکی هەرێمی کوردستان.